بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی وێنەگرافی و جارێکی تر دێمەوە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست. ئەم هەفتەیە مامۆستا و کەسایەتیەکی خۆشەویستی شاری سلێمانی میوانمانە. مامۆستا سەلام مححمود سعید موتابچی ئەم هەفتەیە میوانی ئێمەیە. مامۆستا سەلام مامۆستایەک و پەروەردەکارێکی دێرین و کوڕی یەکێک لە بنەماڵە دیار و دێرینەکانی شاری سلێمانیە کە مێژوویەکی درێژیان لەم شارە هەیە و ساڵانێکی زۆر سەرقاڵی پیشەی موتابچێتی بوون و لەو بوارەدا جێدەستیان دیار بوو. مامۆستا سەلام وەکو مامۆستا و پەروەردەکار ساڵانێکی زۆر لە دەرەوەی شار و لە ناوەوەی شار خزمەتی بواری پەروەردەی کردووە و چەندین نەوە لە سەردەستی پێگەشتوون. ئەم هەفتەیە هەوڵ دەدەین بچینەوە بۆ یادەوەری و یادگاریەکانی مامۆستا سەلام وەکو بنەماڵەی موتابچیەکان و ماڵی مححمودی سعیدی موتابچی و هاوکات ئەزمموی ئەو لە بواری پەروەردە و فێرکردن کە ساڵانێکی زۆر لەو بوارە کاری کردو. مامۆستا جان ئەم کاتت باش. کاتە باش بەخێر بەسەر چاو بە خێراتنتانەکەم ئی تۆ و هاوکارەکانت بەخێر بەسەر زۆر زۆر سپاس دەکەم مامۆستا گیان چاومان ڕوون بوو. سپاستانەکەم عەزیزتان کێشا ئەرکتان کێشا هەروەها لێرەوە حەزەکەم سوپاسی مامۆستا عوسمانی شکرم ئەویش حەزی کرد ئەم دیدارە ساز بکرێ بڵێ ڕێز و خۆشویستی مامۆستاش هەیە. دەست خۆش بە مامۆستا ساڵانێکی زۆر مامۆستا بووی بەڵام تقریبەن دوسێ ساڵێکە خانەنشین بووی لە ماڵەوەی. ئێستا زیاتر بەچیەوە خۆ سەرقاڵەکەی؟ وەڵای زیاتر نوێژەکەم، قورئانە خوێنم، ئیتر زیکرەکەم، کتێبیشم حەز لێ بخوێنمەوە. کتێبم زۆرە، زیاد لە 500 کتێبم هەیە. کتێبەکان مێژووین، زۆربەی دیوانی شاعیرەکانم هەیە، زۆربەیانم خوێنەوەتەوە، هەینشیم ماوە. ئیتر ڕۆژانە خۆ سەرقاڵ کردبەوە. خۆم بەوە مەشغوڵەکەم و لە هەفتەی ئیشا 2 جار 3 جار ئەچمە بازاڕ، هەر پیاسەیەکی دەردی ڕێژ شارە حیاتەکەم و سابوونکەران و بەیادیجارە سرا و سەر و مزگەوتی گەورە و بەربە لە دیەکە و حتا بۆ بەرخانە قاژەچ زادەی مەولەوی و ڕاست تەمەند درێژ بیشەڵا هەمیشە تەندروستیت باش بێ مامۆستا گیان. من پێم خۆشە لە سەرتای بەرنامەکەەوە لە بنەماڵی ئێوە دەست پێ بکەین. دیارە بنەماڵی ئێوە باوکت و باپیرت و ئەوانە بنەماڵێکی ناودار بوون لە قاوەخانی سەرچیمەن و لە سلێمانی کە پیشەی موتابچێتیان کردووە. ئەگەر بە کورتی مێژووی بنەماڵی ئێوە دیارەکە ساڵانێکی زۆر لەگەڵ دروستبوونی سلێمانی پێما بێ لەگەڵ بابانەکان هاتوونەتە سلێمانی. چۆن ئەم پیشەی موتابچێتیان دەست پێ کردووەوە لە کێوە پیشەکە هاتوو بۆ ئێوە؟ کاک بەرزان خەزووری باپیری باپیرم ناوی ئەحمەد موتابچی بووە. ئەم ئەحمەد موتابچیە لەگەڵ بابانەکان هاتوۆتە سلێمانی ئەی لە قڵاچوالانەوە ساڵانێکی زۆرە دەمێکەوە کە هاتووە خۆی لەوێ لە قڵاچوانان ئەو پیشەی موتابچی هەبووە کە هاتوۆتە سلێمانی کچێکی یاوە بە مەحموو باخەوانێک کە ئەکاتە باپیری باپیرم. ئەو مەحموو باخەوانە لە خەزووریەوە فێری موتابچەتی بووە و بووشن بە شەریک لە گەڕێکی گاوران شوێنێکیان پیا کردووە کڕیویانە نازم مەساحەکەشی دیارە نزیکەی 500 مەترێ بووە، کردویانە بە شوێنی کارگەیەکی بچووک مویان تیاڕستووە. ئەم وە بەچی ڕێسراوە هەیە ئامێری سەرەتایی مووی ڕەشتەبان ڕستویانە پێشتریش پێشەوەی بیڕێسن ئەڵێ هەنیە ماڵ هەبووە لە گەڕێکی مەسیحەکان شانەی گەوریان هەبووە ژن ئەم مووی شی کردوتەوە بۆیان کە شی کردوتەوە جا بردویانە لەو کارگە بچووکە ئەممان ڕستویانە. ئامێرەکان چیان لێ دروست کردووە لەو مۆڕەشە؟ خەرار شتێکگەیە پێڵەن خەرار چییە؟ لە جیاتی گونەی ئێستاە. لەو پێش ئەو لەو زەمانە گونێ نەبووە، ئەم گونەی کە ئێستا نایلۆنە و پێشتریش گونەی خەسوور هەبووە نەبووە، هەر ئەو لەو مووی بزنە ئەویان دروست کردووە. ئەجا لە لادێ من بینی و مەڕەشکەی کان لە دروست کردووە هەر لەو مۆڕەشە. ئیتر شاو شەڵتەی کە ئێرێ بەسەر عیب نەبێ گوێ درێژا کە هەروەکو گونێ بەکار هاتووە شتی تێکراوە گوریسیان لێ دروست کردووە. مەسەلەن لە لادێەوە خەڵک بارەداری هێناوە خەڵوزی هێناوە، ئێستا حەبل هەیە بە حەبل بەسرێت بڵین ئەگەر ئیشێکی وابێ. لەو زەمانە هەر بەو گوریسی مووە ڕەشە بەسراوە ئەو شتانی پێ بەسراوە و هێناوێنە بۆ شار و فرۆشتویانە. ئەجا ئەم مەحموو باخەوانە کوڕێکی ئەبێت
کوڕەکەی تەمەنەوە هەر خەریکی متابچین لەو شوێنە هەر بۆ پیشەوە خەریک بوون بەڵێ پیشەیە بوون کوڕێکی بێ ناوی حەمەمینە بێ حەمەمین کە ئەکاتە باوکی باپیرم ئەم حەمەمینە هاوڕێی ئینە بێت ئەم کابرا ناوی چیە وەزیرەکەی دارایی زمانی شێ مەحموود کەریمی عەلە کەریمی عەلەکە لەوێ لەگەڵ ئەوە هاوڕێە بن ئیشی بازرگانیەکەن ئەڕۆن بۆ کوێ بۆ ئەفغانستان بۆ قەندەهار و ئەچن بۆ ئێران بۆ هەمەدان ئیتر کە ئەڕۆن لەوێ دیارە شتەمە لێرە و لێ شۆش لێر نەیفرۆشن بازرگانیان کردبوو جارێک لە جارەکان ئەم حەمەمینە لە هەمەدان مێروویەک پێوەیە مێروو حەشەرە بەڵێ پێوەی لەوێ پێی ناڵێن کاتێک کە چویتەوە بۆ سلێمانی نابێ شتی چەور بخۆی چێشتۆمانە نازانێتەوە سلێمانی چێش دەخوات بزان گۆشت دەخوات بەڵێ بەڵام بخۆی کۆچی دوایی کۆچی دوایی کە ئەمرێت لای شەرمارە ئەنێزرێ ئەنجا ئەم حەمەمینە دوو کوڕ و دوو کچێ بێ کچەکانێکیان خانمی ناوێتە ناوی زوبێدەیە دوو کوڕەکە سەعید کە باپیری منەکە ئێشە ناوی ساڵح لەو کتێبوشتانە زۆر باسی ئەو سیانە ناکرێت تەنها باسی باپیری منەکرێت کە حادیسەی متابچیە ڕەفیقی کێ بووە لەگەڵ ئەو لەگەڵ پێم وابێ لەگەڵ مستەفا پاشای یامۆچی بەڵێ بێکەوە بوون لە سلەیمانی لە قوتابخانەی ڕژگی عەسکەری وازەم تورک بووە زمانی عوسمانی بوون لەوێ خوێنوەتی بەس لەوێ دیارە زۆر دەوامی نەکردو ڕێپلەپایی وای وەرنەگرتووە لەبەرەوەی کە باوکی مردووە چووە هەر هەمان پیشەی متابچی درێژە پێداوە لەگەڵ مامەکان ئیتر ئەم حاجی سەعید کە باپیرمەکە دوو کچی بووە لەگەڵ چوار کوڕ دوو کچەکە کە کەنە پووری من یەکیان سەلمە دایکی ئەو کاگنووریە کە ئێمە پێیان تۆ مامە نووری لەبەرەوەی تەمەنی باوکم و نزیک بووە و زۆر ڕەفیقی باوکم و هاتوچۆی بەغا و کەرکک و مووسڵیان کردو کاسپیان کردو بەیەکەوە پورەکەی ترم سێ کوڕی بووە هەرچێکیان نەماون مردوون مامۆستا مەحەمە و مامۆستا عەبدوڕەحمان و کاغەفور مردوون ئەو ناوی حەمدیە بووە چوار کوڕەکەشی باوکم ئەوەی کیانە حاجی محەمەد و تاپچی مامە ئەحمەد مامە حەمە ساڵحم لەگەڵ مامە عەلیم پیشەی متابچێتی با بڵێن ئیتر بەردەوام بووە باوکت و مامەکانیشت هەر هەر بەردەوام بوون لە دوای مردینی باپیریانەوە ئەمان هەر ئیشان کردووە هەتا ناوەڕاستی شەستەکە هەر ئەم ئیشە خەریک بوون ئەنجا کەتر ئەو ئیشە نەماوە با بڵێن لەنا بڵێن 65 ئیتر هەستەکە زۆر باشە دوای باسی ئەو مەرحەلەیەکەین من پێم خۆشە پێش ئەوە سەری کۆمەڵی وێنەی باوکت و ئەو ساڵانەی گەڕێکی گۆیژە و قاوەخانی سەرچیمەند بکەین ئەم وێنەیەکی جەنابی باوکتە حاجی مەحموودی سایتی متابچی کێکێکە لە کەسایەتە دیارەکان دیارە لە شاری سلێمانی و ساڵانێکی زۆر ئەو پیشەی هەبووە ستایلی جلوبەرگەکەی دیارە زمانە زۆرە تەسەوڕەکەی ساڵی چەند بێ ئەوە 1935 شێوازی پشتوێن و فەقیانە و مشکوینەکەی ئەو ساڵانەیە سەردەمی گەنجیەتی وێنەیەکی جوانە ئەم وێنێش هەر وێنێکی باوکتە بەڵام ئەم ساڵانەی دواییە بەڵێ ئەمە ئەو کوڕەزایەتی باوەشەوەی مناڵی کوڕە برا گەورەکەمە ئەمە هەفتاوسێ ماڵتانەوە کاتە لە قاوەخانی سەرچی من هەر لەوێ بووین هەر لەو دیارە باوکت لەگەڵ خات و ئاسکۆڵ پێم وایە بەڵێ ژیانی هاوسەریان پێکێناوە ئەمە وێنەیەکی دایکت و باوکتم بێک وەگەر کەمێک پێم خۆشە باسی دایکتم بۆ بکەی وڵا دایکم کچی حاجی فەتحوڵای باخەوانە ئیتر هاوسەرگیری لەگەڵ باوکم کردووە و مەوادی 1916 بوو لە ساڵانی دوایە وەفاتی کرد تەمەنی تقریبا 90 ساڵێ بوو ئافرەتێکی گوجوگۆڵ و ئازا و ئیشکەر و ئێوە چەند خوشک و برابوون مامۆستا ئێمە 5 خوشک و 4 برا بووین تەمەن درێژ بن ئەم وێنەیە وێنەیەکی کۆنە دیارە پێم وابێ ساڵی هەفتاکانە سەرەتای هەفتاکانە 4 کەس بەجلی کوردیەوە پێم وابێ خوشکەکان کێوکێن لە سەرەتاوە ئەوە ئایشەی خوشکم خوشکە گەورەکەمە ئەوە سوهەیلە
بە ڕیزیانی بە تەسەسوی عومرەکان ئەجا زۆهرە کە پێڵێن گوڵا ئەوشان کەژاڵ لە ژیان لە نەماوە ژیانە هەموویان. شکۆرە چواریان ماوە تەمە درێژ بن ئینشەڵا ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە. ئەم وێنەیە ساڵی 1982 ناو گەڕاجی شەعب بەڵێ دیارە ئەمە فولکەی خانەقایە پێم وابێ ئەو گەراجە. بەڵێ بەڵێ گەڕاجەیە کە ئێستا وتم بازاری جگەرەکەیە ئەوە باوکمە لەوێ خەریکی پێستە هەڵخستنە. زۆر باش. ئێوە لە پیشەی متابچێتی باسی وت کرد کە تا ساڵی 65 بەردەوام بوون یانی ناوەڕاستی 60ەکان یانی ئەو پیشەی باوکت لە بیرۆری تویان نییە بیری دیێکە باوکت ئەو پیشەی یان هەبوو لەوێ وەڵی قەچی بۆ متابخانە متابخانەکەم حد نەدی و من نەچووم بیرەوەری بەڵام بیرمە مامێکم کە لەو کۆڵانە بوو ماڵیان خەریکی گوریز ئەبوو بینانە کرد لولیانە کردویان پێچا ئەوم لە خیاڵایە لەش بۆچی وازیان لێ هێنا ینی پیشەکە نەما بوو بۆچی وازیان شتی تازە کە پیا بوو لەسەرکو پێم وتی ئەم گونیانی کە ئێستا هەیە گونەی خەستور پیا بوو ئەم گونیانی کە لەم دوایە پیا بوو ئیتر خەڵک زۆر ئەتیمانی بەبەوە نەیە ئەوش ئەوە ئەرکی هەبوو ئەرکی زۆر بوو ئەم وا بێبی ڕێسی و شیکەیتەوە ئەجا ئەو ئەوانشی کە لەبێ ئیشانەکەیتە وازیان هێنا مەسە زۆربەی مەسیحی بوون برا مەسیحەکان زۆر بەز ئینسانی چاک و ڕاست بۆ ئیشکەر بەڕاستی ئینسانی باش بوو. چیتر هەبوو لەو سەردەمە بە بیرۆری تۆ ینی وەکو خێزان پیشەی متابچێتیان هەبوو لە سلێمانی؟ ئەو دوو کەسیکە ئەزانم کە یەکیان ناوی لالۆ کەریم بووە ماڵیان لە خوار ماڵی میرزا حسینەوە بووە ئەوژە ئیشەی کردووە هاتوو چۆی ئێرانیشی کردووە بەس جارێک لە جارەکانە لەوێ گرتووان و کوشتیانە پارەشان لێسەنوە ئەو کابرا بڵێ کابراایکی کەژ ناوی مەجید قەدووری بۆ مەسیحی بۆ ئەویش ئەو ئیشەی کردووە هەر عینەش خەراری دروست کردو و بە سارە بردوێتی بۆ کەرکک لەوێ فرۆشتێتی ئەو کابراایشە بوویانی ئەو دوو زەلام بڵێ. ئەم پیشەیە خێزانی ئێوە زۆر ینی ساڵانێکی زۆر خەریک بوون بەڵام ناوڕاستی شەستەکانی تر کۆتایی پێ لە دوای ئەوەی تر ئیشی کەیان کردو تۆ تێمە کەلوپەلی شتەکان نەمانیانی ئەو کەلوپەلی کە لەوێ وابزان متابخانەکە چی بەسەر متابخانەکە ئامۆزایەکم کڕی لە مامەکان و باوکم دوو خانوتیا دروست کردوسی ئەوە ینی ئیشەکە بەتەواوی بینەکانیشی نەمان بە ئەم وێنێم لای پێم خۆش بزانم چییە ساڵی هەفتا گیراوە بەڵێ ئەمە کە مامەنووری پێمەڵێن مامەنووری خۆی کوڕی پورمە لەبەر ئەوەی کە زۆر ڕەفیقی باوکم بوو تەمەنیشی نزیک بۆ لە باوکمەوە ئێمە نەمانوە تۆ کاگنووری هەنووتمانە مامەنووری ئیتر بینی زۆر خۆش بۆ لەگەڵ باوکان سەفری کردو بۆ بەغاو بۆ کەرکک و بۆ مسڵ و کاسپیان کردو بێکە و وێنەیەکی جوانە پێم خۆشە بە خێرایی سێری هەندێک لەم وێنانە بکەین کە هی خێزانی ئێوەیە ئەم وێنەیە کاگیاسینی جوانە مەرجی براتە پێم خۆشە پیشانی بین بەڵێ چی قسمەت و نسیبەکەی وا بوو برای گەورەتان بوو نەوەڵا لەو گەورەترمانەیە مامەساتە هەبرا گەورەمە 45 بوو لەو شەڕایەتە بەداخەوە ڕۆح شاد بێ ئەم وێنێکی ئەمە گوڵی خوشکمە بە گەنجێتی زۆرە پێ ئەم وێنێش ساڵی 72 لە زێوێ لە پیرەمەگرونجی لە زێوێ گیرا ئەوە براژنەوە مامەساتەهای برامە ئەوش گوڵی خوشکمە درێژن ئەم وێنێش گەڕێکی سەرچیمەنە ئەوە سەرچیمەنەوە خانە ساڵی هەفتاکانەوە بەڵێ ئەوە نووسراوە 76 ئەوە بە شیری برام و یاسینی جوانە مەرگە و منم ژێرخانەکە دانیشتین زۆر باشە وێنەکان زۆرن مامۆستا پێم خۆشە بزانم باسی مناڵی خۆتم بۆ بکەی لە گەڕێکی قاوەخانەی سەرچیمە وەڵی تر هەروەکو مناڵی ئام هەتا مناڵ بوون لە ئیفیدایی بووین یاری تۆپێن و هەلوچێن و ئیتر ئەمانەمان کرد لە شوێکی تۆ قوتابخانە من لەمە قوتابخانەی سەورە الثەورە الئیبتیدائیە للبەنین ثەورە ئەوسا ناوەکان عەرەبی بوون طبعاً کەی بوو بە ئەم ناوی قوتابخانە بوو بە کوردی لە دوای بەیانی 11 ئازاری هەفتە ناوەکان هەمووی گۆڕاست زۆربەی مەکتەبەکان بوو بە ناوی شاعیرەکان بێکەس و زێوەر و مەحوی و نالی و ئەمانە ئەمە وێنەیەکی مناڵی توێیە ئەم وێنەی ساڵی 1965 گیراوە لە گەڕێکی سەرچیمە بەڵێ ئەوە خانێکی بچووکمان هەبوو لەو حەوشەیە گیراوە ئەوە تەمەنم 8 ساڵە لەوێ ئەمە شەر وێنەیەکی تەمەنی هەرزەکاری و گەنجیتە ئەوە پیرەمەگرونە ساڵی 72 ئەوە خۆشکە زامە ئێستا لە هەولێرە دکتۆرای هەیە لە پشت و کاڵە ڕێز خۆشەویستیمان بۆی هەیە لە دوای قوتابخانەی سەورە چوویتە شوێن لە ناوەندی چوومە متەوەسەی ئەزمەر
ئەو بینایی کە پێما بێ ساڵان لە پشت قوتابخانی گۆیژێ و دارتەڵەبەی کۆن تەلەبەی کۆن ئەنۆڵادە تەنیش لە پشتەوە لە دوای ئەوەی ئەوێ تەواو کرد چیتە خانی مامۆستای لە ناوەڕاستی حفتاکان چیتە خانیمە پێما بێ ئەو ساڵانە هەر کرایەوە تازە کرایەوە خانی مامۆستای نەبوو خۆی پێشتر معهد هەبووە پێشتر وازام زووتریش هەر دارمانیانی پێگانی مامۆستای نەبوو بەس بۆکو تازە لە 75 کرایەوە ئیتر ئێمە یەکەم مۆزبەوە گیراین 200 کوڕ لەگەڵ 400 کچ بۆ ئەو زەمانە زۆر ئیتر بەڕاستی ئەو زەمانەش بە بەسێتی و بەواستە و ئەمانە ئەبوو بەس من ئامۆزایەکم شکر بۆ خوا ماوە مامۆستا حەمەفەرەج ئەو مدەریسی ئینگلیزی بوو لەوێ مدیرەکە شێناسی شێخ ساحیبی نابوو شکر ئەویش ماوە بەهۆی ئەو وەرگیرام دەرەجەشم هەبوو 75 بەزیتر بۆ ئاستانی من ئیمزام نەکرد بە کوردەکەی هەتام دەقەیە بەعسی نیم درێژی چەند ساڵ لێ بوویت 3 ساڵ لێوێ خوێنمان ئیتر لە مانگی 6 تەخەڕوجمان کرد سەدام قەرارێکی دەرکرد قەراری مەجلیسی قیادی سەورا ئێمەین تەئجیل کرد لە عەسکەری ئەوسا هەموو خریجێک هەتاکە دکتۆریش وایە ئەوایە بچووە مکەلەفی بکردایە ئێمەی تەئجیل کرد 3 ساڵ وەڵایەمان تەعین کرد لە مانگی 2 دەی هەفتاوەش من تەعین بووم لە قەراغ پێش بچینە سەر مەرحەلەی تایمونەکەتون پێش هەندێک وێنەی ئەو ساڵانەی خانی پێگانی مامۆستایان بەیەکەوە ببینی کێ بوون هاوڕێکان مامۆستا ئەوانەی کە لێوە ئەیان ناسیتەوە ڕایترەوانی کە لێران ئەوە مامۆستا هادی تایە و مامۆستا ممتازی تایە و مامۆستا ئازادە و ئەوەیان مامۆسای خۆمان بۆ فەریدوونینا مامۆستا فەریدبوون و ئیتر ئەمانە هەموو قوتابی بوون مامۆستا جەلالە شیروانە مامۆستا ئیسماعیلە زۆرن وەرحاصل ئەمە وازم پۆلی لەکوێ بوو خانی مامۆستای ئەو ساڵانە لای سەدەکە ئازادی لای سەدەکەی ئازاد لەوێ بوو هەردوو دەوامی تیاکە دەوامی کچان و دەوامی ئێمە لا حکومت تۆزە پیاوەتی کرد پاسی بۆ گرتوین ئێمە لە ئەسحابە سپی سواری پازە بووین یعنی هەر بە سەدەکە ئەی بردین بۆ و لەو سەرژاهاتەوە بە دوامانە ئەمە ژوێنێکی هەر ئەو ساڵانەیە لە سەرچنار هەر لەو تەمەنایە لەو تەلەبە بووم لە 76 ساڵ 76 بڵێ ئەمە ژوێنێکی توێیە بە پانتۆی شارستۆن لەگەڵ هەفتاکانە بەڵێ ئەوە بەردەم بینای ڕێگەزنامێ بەرامبەر مزگەوتی گەورە ئەو کاتە چی بوو ئەو شوێنە ئەوە تەربیە بوو تەربیە پەروەردە لێ بوو چێن ئەوانە لەگەڵ تەما موسا لەو ڕسمەتخواگەر ئەمانە یەکیان ئامۆزازامە ئەوە پورزامە ئەوەی سە ئامۆزاوەشمە و دایکی ئامۆزامە و باوکیشی پورزامە و ئەوە هەر زۆر تێکە زۆر سیروانی ئەمان ڕەفیقی ناو مهندی سەیسەتە قاودە ئەوە مامۆستا نەوزان و ئیسایی پورزازامە ئەوەیە کاڵم دایکی ئامۆزا و دایکی ماوەش کرد باوکی پورزامە نەماوە خۆشی ئاوەزاوەمە لە هۆڵندایە خۆی و خێزانەکەی ئەوە منم ئەمەش ئەو کاک بەکرێ کە ماوەیە بەڕێوەبەری زەریبە بوو ژنوێنەیەکی جوانە ئەم وێنەیە شەر ئێوەن پێما بێ سەرچنارە ئەمە سەرچنارە هەر من و ڕەفیق و نەوزاد و بەکری ئەم وێنەیە ژەر سەرچنارە دیارە سەرمێز و کورسی ئەو ساڵانە ستایلەکەی دیارە و کۆکا کۆلاش سەی چۆن بە سنوقدایان ناوە لە بڵێ ئەوستاتر هەروە هەبوو خۆ قوتومت و هەر نەبوو ساردی قوت و هەر نەبوو هەر شوشە بوو شوشەکەش وەکو ئێستا نەبوو بێن ماوەیەک لە ئێرانەوە هات هەر لە بەغاوە ئەم ساردیانە هات لەبێ شوشەکەش بایەتەوە بە شوشەکە باید تەسلیم کردایەوە بەس ساردی ئەو ساتامی زۆر خۆش کراش هەبوو بیپسی هەبوو سێبن هەبوو ئەمانە زۆر ڕاست ساڵانێکی خۆش مامۆستا و ساڵانە دیارە تۆ لە دوایەوەی کە پەیمانگە تەواوەکەی دا ئەمەزرەی ئاخانی مامۆستایان دا ئەمەزرەی وەکو مامۆستا بەس ئەو مەرحەلەیە دواتر باسەکەین پێکەوە چینەوە بۆ قوتابخانەی مەحوی کە ساڵانێکی زۆر لەوێ بووی سەرێکی گەڕەکی قاوەخانەی سەرچیمەنەین بەیادی مناڵی ئەو ساڵانی کەمەنت لەوێ دەستم خۆشە لەم بەشەی بەرنامەکە کۆڵێک پرسیای تایبەتیت لێ بکەم لەسەر ژیانی تایبەتی خۆ تۆ ساڵی چەند هاوسەرگیریت کردووە 85 لەگەڵ کێ تریفە حەمە سەمین عەلی لەگەڵ خات و تریفە چۆن یەکتان ناسی وەڵا ماڵی خوشتێکم لە کۆڵانی ئەوانە بوو ماڵی ئەمان لەوێ بوو ئەو خوشکە دووسێ خان و خوار ئەوان بوون ڕۆژێ ئەم بینی لەگەڵ خوشتێکا خۆی کرد بە ماڵی خۆیان من نەمزانی ماڵی خۆیان چون زانم نایناسم
دەچووم لە خوشەکەم پرسی وتم ئەو دوو کچە کێن تێوەڵاوە کچی ئەو فاتمە خانن و ئافتی چاکن و کچی چاکن و دوکان مامۆستان وتم وەڵا حەزم ئەلەوەیانە ینی هەر لە یەکەم بینین و یەکەم نیگاوە یەکسەر ئەرە وەڵای تر هەر دڵم پیاچوو ئەو من ناناسێ نە من ئەوە ناسم نەوە منە ناسێ ئێوە ساشخواسی هەروە بۆ خۆک و ئێستا نەبووە بە مۆبایل و نازام بەس مهمە ینی تۆ ئەوی کە لە یەکەم لە حەزە دڵت گرتوێتی و یەکەم بینی دڵم گرتیانەوە دیارە بۆیە سەرکەوتوش بوو ئەمە پێم خۆشە پێشویستمە سەر وێنەی هاوسەرگیریەکەتان ئەم وێنەیە پیشان بین ساڵی 76 بڵێەوە بەڵێ ئەوی قوتابی پۆلی پێنجی سەرەتایی بۆ لەگەڵ هاوڕێکانی لە مەکتەب ستایلی جلوبەرگ و ستایلی تەلەبێ ئەو کاتە چۆن ئەو جلانی ئەوسا ئاوە بۆ ڕۆڵایترە کەشخە و جوان ینی تەلەبەی سلێمانی لەو ساڵانە زۆر جوان بوو ئەم وێنەیە وێنێکی تۆ ئەمە ڕۆژی مامۆستایە ڕۆژی بڵێن نیشانەیە ڕۆژی نیشانەکردن تریپەخانش مامۆستا بە پێما بەڵێ ئەوش تقریبن دوایەوە من مارەم کردیتر تاین بوو ئەوش هەژدەی حەڤەی 11 ئەوش تاین بوو ئەمە ژوێنێک تو مامۆستایە لە گەلی عەلیبەگ گیراوە هی ئەو ساڵی هەشتاکانە بەسەرەکەم ئەو کاتی مانگی هەنگوینی ئەوانە هەنیمون ئەمێنێ شەروێکی خێزانی ئەوانە شێن لەگەڵتانە مامۆستاوانە هەر ڕۆژی نیشانەکەیەوە خۆیەتیەوە خوشکێتی و ئەوەش منم و ئەوەی ئەو لاش هەر خوشکی خێزانمە چواردەوریان گرتوویت ئەم وێنەیە ساڵی هێشتا چەند مناڵتانەی لەگەڵ مامۆستا تریفە دوو کچ و کوڕێ ناوەکانیان ژاڵە ژین و ژیر ژاڵە و ژین و ژیر تەمەند درێژ بن پێما بێمە تۆ دوانە و دوو کچە برازا من بەڵێ ئەمەش ڕسمێکی ساڵی نەوەدەکانە ئاهەنگی خێزانی ئەوە سلێمانی ئەم مناڵانە مناڵەکانی خۆتانن ئەرەوەڵاوە ئیدی میلاد بوو ڕسمیان گیراوە ئەو دوانان کە بە پێوەوە باوەشی منەوەش باوەشی دایکەوانی خواریش و خوشکەزای ماڵەوە ئەمە ژوێنەیەکی ساڵی 1970 چێن ئەوانە لەگەڵ تۆ ئەو برا ناوەنجەکەم ژنی هێنابوو نیشانەیە ئەوەش من مۆش خێزان پێم خۆشە وێنەی هەندێک لە مناڵەکان پیشان بین کە ئێستا گەورە بوون ئەوە کامیانە ئەوە کچە گەورەکە مەژاڵە ئەوەش مێردەکەیەتی دڵشاد چەند نەوەتان هەیە مامۆستا 5 تەمەند درێژ میشەڵا بینی چۆنە لەگەڵیانە بینم زۆر باش زۆرم خۆشەوێن ئەوە کچە بچووکە ماوە مێردێتی ئەوەش کوڕەکەیەتی یانۆ بڵێ تەمەند درێژ من ئەمەیان ئەوە کوڕەکەم و بووکەکەمە کاکە ژیرەوە کاکەزی بڵێ تەمەند درێژ من ئینشەڵا خی گەورە بۆ ئێوەیان بێڵێ ئەمە ژوێنەیە کە لە پاریس گیراوە لە پاریس چوون بۆ ئەوروپا ئەوە ژاڵە و مێردەکەی و کوڕەکەی و کچەکەیتی بڵێ ئەوەش نەوەکانتن ئەوەش هەر کچە بچووکەکەمە خۆی و مێردەکەی و دوو مناڵەکەی زۆر سەفەری دەرەوەتان کردووە وێنەکان ئەوروپا و سەفەری دەرەوەوانی زۆرتیا ئەوە کوێ مامۆستا ئەمە جۆرجیایە ئەوە لە جۆرجیا گرتومانە ئەوە کچەکانن لەگەڵ کچەکەمە بەڵێ کچە چووکەمە ئەمەش تۆ مادامن بێکەوە لە شانزەلیزێ لە پاریس بەڵێ ئەرچوین بۆ ێژاڵا پاریسیش چوین ئەوە داوەنامەمان بۆکرا خوشکی هەیە ئاوەزاوەیەکم لە ئەوڵەندا دکتۆرە ئەو بۆی کردین تە چوین وڵا باش و بۆی ئەوە جێویشی خۆشە 2014 شانزەلیزێ بڵێ ئەمەش ئەستەمبوڵە ئەمە بەڵێ لەگەڵ دووسێ خێزانە بەیەکەوە بووین پێ خۆشە وێنێش پیشان بەم وێنەی ڕەحمەتی کاگێ ئاسوی عومەر سوارەیە ڕۆحی شاد بێ ئەوە کوێ مامۆستا چۆن ئاوا یەکتان گرتووە ئەوە لە شارێکی پێڵێن باتۆمی لە جۆرجیا لەسەر دەریای ڕەشە خۆی لە پایتەختەکە 4 ڕۆژ ئەمێنیتەوە 4 شەو دوای دوو شەوی بنە ئەو شاری کە لەسەر بەندەری هێنانە لەوێ کاگاسۆمان بینی نازانم چۆن ڕسم نەگر ئەو لەگەڵ ماڵەوە ئەو کوڕەکەمە ڕسمیان گرت ڕۆحی شاد ئەم وێنێش هەیە پێم وا بێ هۆڵندا ئەوانە کێن لەگەڵتانە بەڵێ ئەوە خوشکێتی ئەوەش ئاوەزاوامە ئەوەش بن و مادامی تۆ مادام تەمەند درێژ بن ئینشەڵا پێم خۆشە دوای وێنە لەم بەشەی بەرنامەکە چکە کاتمان نەما ئەم وێنەی تو تەمەنی ئێستاتانە پێما بێ لەگەڵ مامۆستا تریفە بەڵێ ئەوەزان
شوێ وەڵامی چی لێ نەنووسراو نازانم گرنگەوێ لەگەڵ ئەوە ئیتر هەر شوێنێک بە گرنگەوێ لەگەڵ ئەوە تەمەند درێژ بن ئینشەڵڵا خێزانێکی بەختەوەر کوڕەکان و مناڵەکانە بۆ بێڵە ئینشەڵڵا پێم خۆشە بێکەوە ئەچینە خوارەوە بۆ قوتابخانە و باسی ئەزمموی مامۆستایەتی و گەڕشی سەرچیمەنەکەین پشوێ وەرەگرین و دواتر بەردەوامە بین خۆشەویستان لە دوای پشوێکی کورت لەگەڵتان بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵتان بەردەوامین لەگەڵ مامۆستا سەلام مەحموود سەعید موتابچی هاتوونەتە گەڕەشی گۆیژە لە قاوەخانەی سەرچیمەن کە دیارە و مناڵی ئەم گەڕەکەیەوە ساڵانێکی زۆر لەم گەڕەکە ژیەوە. مامۆستا لێرە گەڕەشی گۆیژەیە بەڵام ئەم منتیقەیە و ئەم شوێنە بیزات پێوترێ قاوەخانەی سەرچیمەن بۆچی وای پێوترێ؟ ئەمە ئەم دوکانی لە بەردەممان ئەمە چایخانەیە بوو چای تیافرۆشان لەگەڵ چاکە قاوەشی تیافرۆشە ئەمە بوو بە قاوەخانە. ئەم بەردەمەش باغ بوو چیمەن بوو چیمەنێکی گەورە لەبەرەوە ناونرا ئەم منتیقەیە بە قاوەخانەی سەرچیمەن. قاوەخانەی سەرچیمەن جارێ سەکراوە بە خانوو و گەڕاج و ڕاستە ئێوە ماڵتان لەم گەڕەکە بوو ساڵانێکی زۆر بەڵێ لەو کۆڵاناین بۆ ناوە بۆ ناوە خانوویەکی جوانتان هەیە بەڕاستی کە ساڵانێکی زۆر لێو ژیام ڕوبەرەکەشی پێم خۆش ئەگەر کرابێتەوە بێک و بچین سێریشی ئەو خانوو بکەین لەوێ هەندێک قسە و یادگاری ئەو ساڵانە بژێڕینەوە. فەرموو مامۆستایرە ئەو خانوویە کە خانووی ئێوە بووە و ساڵانێکی زۆر لێرە ژیاون دیارە ئەم خانووی شەکە لە خانوو هەرە جوانەکانی گەڕەشی گۆیژەوە قاوەخانەی سەرچیمان من پێشەوەی بڕوخی بەڕاستی وەخت خۆی لەگە کاک شێرزاد شانێڵە هاتم باسی وەشم کرد کە زۆر جوان بوو ینی دیکۆراتی زۆر جوانی لەناوە بۆ دروستکرا و بەڵام بەداخەوە کە زوو فریای نەکەوتن و خانووەکە بەهۆی باران و ئەوە بەشێکی زۆری ڕووخاو ئێستا بەشە بچووکەی ماوەم پێم خۆشە خۆت باسێکی مێژوی ئەم خانووە و یادەوەریەکان وەکو مناڵێک و هەرزەکارێک کە ساڵانێکی زۆر لەم خانوە ژیاوی. ئێمە ئەم خانوە لە ساڵی 1970 لە پیاوێکمان کڕی کاک حەسەن ئەنبەرخان کوڕی ئەو کابرای ئەنبەرخانی ناوبوو حاجی کەریم ئەنبەرخان خۆی زوو مدیری گومرگ بوو ئەو کا حەسەنە زوو زوو لە 50-60ەکانە ئێمە لە 74 لێمان کڕی بە 3500 دینار سویسری ئەم خانوە 800 مەترە خانوویەکی زۆر خۆش بوو 22 ژووری تیا بوو 4 ژووری هەمووی نەخش و نیگار و سەقفی ئاوێنە بەم و دەرگای جوان و پەنجەری هیلادی و شوشەکانی هەم ڕەنگاوڕۆ ئەتی زۆر جوان بوو بە خشتی سوورکرا بوو ئیتر سەرخان و ژێرخان بوو لە هاوی نافێنک بوو لە زستانە گەرم بوو بە پانکەیەکی سەقفی لە عەرزی لە قسەشەکە دیوارەکانی پانە دیوارەکانی پانە شتێکی لە مەتر گەڕاوە دیوارە ئەبێ 90 سانتی مەتر ئەبێ ئیتر خانوویەکی زۆر خۆش بوو. ئێمە ساڵانێکی زۆر لێرە ژیان تقریبان تا ساڵی 82 ئێمە لێرە ژیان برایەکەم تیامایە و برا گەورەکەم چەند ساڵی دوایەوە ئەوژ خانووی کرد چوو بۆ بەختیاری تریامان بە کرێ کرێسی خۆ دەزانی 6 کرێسی تیا بوو تۆزێ بۆ چەند ژوور و مامسا 6 کرێکی تیا 22 ژوور ئەمە ئێستا دیار نییە دوو بیری گەوری چاکی تیا بوو ئیتر دار و دەرختی جوان ئەمە بینی هەمووی چیمەن و ئیتر مێ و ئەنواع داری تیا بوو داری بەدار هەنار و هەتوور و شات و ماشتی تیا بەڕاستی خانوێک بوو لە خان و هەرە جوانەکانی سلێمانی جوانەکان ئەگەر ئیتیمان پێ بێرایە و چاپکرایە لە ساڵی 2005 حکومت لە ئێمەی کڕیەوە خستێ سەر وەزارەتی ڕۆشنبیری وتی ئێمە تەعمیرەکەی دیارە نەکراوە بەهۆی ئەو زروفی و ساڵانەوە بەڵام بەداخەوە بەس ئەو بەشە بچووکەی ماوە ینی بەشێکی خانۆکە زۆر گەورە بوو مامۆستا بەبیرۆری تۆ ینی دارەمە پێش ئێوە بە حازری خانۆکەتان کردەوە ئەو دیکۆرەتانە
وەستای ڕۆژهەڵات دروستی کرد و بەڵێ پێم وایە ئەمە پێش ئەو کە بڵێن حاجی کەریمە کوڕەکەی کلێمان کردی کابراک ناوی حاجی سعید و تەنچی بووە تاجیر بووە لە سلەیمانی بەڵێ لە ئێران لە سنە مۆستای هێناوە ئەو نەخشوونیگاری بۆ کردووە 6 بۆ ساڵێک لە ماڵەکەیان ماوەتەوە خزمەتی کردو تا ئەو نەخشوونیگاری بۆ کردووە خۆشی ئەوە ئەم خانووی خۆش ویستووە جگەرەی کێش بووە نە لە ژوور جگەری نەکێشاوەتەوە لە حیوانەکە جگەری کێشاوە ئەمەە حەزی لە حەقی نەبووە خانەکەی جوان بوو بەڕاستی بەڵام مەداخۆ کە بۆ شێوەی لێهات ساڵانێکی زۆر تۆ لێ دەژیاوی من هەندێک وێنم پێەیە یەو ساڵانەی تەمەنی تۆیە کە لەم گەڕەکە بوون پێم خۆش ئەم وێنێ پیشان بەم تۆ کۆمەڵە کەسایەتین گەڕشی قاوەخانی سەرچیمەنە لەو بەرێسە لە کوای دوکانەکەم پیشان ئەو بەرە و خانۆ ڕووخاوی کراوە بە چیمەنتۆ ئەو کاوسمانێ بوو پۆلیس بوو خواگران هەمەی مامە ئەبەی ناوبوو ئەو کورزامە نەوزات ئەوە خۆم ئەوە کاک بەکرا ئێستا ماوەی پێم وتی مودی زەریبە بووە ئەوە کاک عەبدوڵایە بوو هەت خەڵکی ئەو ناوە بوو وێنێکی زۆر جوانە بەڕاستی ئەم وێنێ ژوێنێکی مناڵیە ئەمە لە ساڵی هەفتاوێ گرتومە من لە یەکم تەوستە بووم ئەوە پورزامێس لە سویدە ئەوەش بە شری برامانە بەدەکی سرا ئەوسا کە جەژنان ئەچوی ڕسمیانە گرد و خۆتان کۆڕیوە بڵێ ئەم وێنێش وێنێکی سینەمای جارانە سینەما سیوانە ئەوەش دەوێت دانیشت جەژناوە گرتومانەوە منم ئەوە پێم وتی ئەوە برای کاک بەهادینی هونەرمەندە کاک بەهادین نووری بەڵێ ڕێزمان هەیە بووی ئەوەش بەشی برام ئەوژ هەرە پورزایمە عەبدوڵایناوە لە سویدە ئەوە سینەمایەکە بیر سیروە نازانی بۆچی فیلمێک چوون ئەمە شەر وێنێکی کۆنە بەردەکی سرایە ساڵی هەشتا مجموعی مامۆستاین بەداخەوە ئەمەی ئەم سەر ئەو سەر نەماوە وەفاتیان کردو ئەو مامۆسادیەوە منم ئەوە عەلیناوە ئەمە ناوەکەم تەواو بینی ئەوەش مامۆستا محەمەدیناوە ئەمانە شکر ماوین بەس ئەو دوانە نەماون ئەمە ئەو بەربەری دەکەی ها بەری دەکۆ ئەمە بەرامبەری دوکانی ها حاجی عەباسی ماستاویان پێوت لەوێ شیش هەبوو لە شیشەکانە وەستاوین ئێواران نەچووی بۆ خۆمان لەوێ خۆڵان هەڵەخست وێنێکی جوان یادەوەریکی جوانە دەست خۆش بێ مامۆستام گەڕەکە دیارە یەکێک بوو لە گەڕەکە خۆشەکانی سلێمانی و زۆر کەسایەتی گەورە ماڵێ لەم گەڕەکە بووە ینی هەر لەم پیرەمێردی شاعیرۆ بیگرە هەتا ماڵی مامۆستا ڕەمزی مەلامارف ماڵی قادر دیلان و حەمە ساڵح دیلان نەمران ینی زۆر کەسایەتی تیا بووە و کۆمەڵە کەسایەتی باڵن کۆمەڵاتی وانش لەم گەڕەکەی هەبوو بەبیرەوەری تۆ کێ هەبوو لێرە و تایبەتی باسی کەسایەتێکمان کرد کاکە عەلی فەوتاو لێرە وە چیرۆکی لەگەڵ مامۆستا قادر دیلان و پیرەمێردی نەمر و شتێکم باس کرد ناڵم چوون بۆ ڕاو ئەو فیشەکە بەری کەوتو تۆزێ لوتی عەزەتی گەی بوو ئیتر کە عەلی پیاوێکی زۆر باش بوو زۆر مسلمان بوو لە عەشا چوو بۆ حەج ئەو پیاوێکی زۆر ئیجتیماعی بوو لەم گەڕەکە هەموو کەس خۆشەویست لە کۆڵانەکەش کێسە سەرکەوتین پیاوێکە بوو ناوی پیاوم مەلاحامی حەمدوونی ناو بوو خۆی شاعیریش بۆ وەختی خۆی ئەوەش زوو ژنەکەی بردە بوو ئیتر زۆر جا دایکم اینەکە چێشتشتی بۆ بردو ئەمانە ئەوش پیاوێکی باش بوو من دەستمەگەرم برد بۆ مزگەوت لە ڕەمەزانانە بۆ نوێشکردن چاوی نەبوو پیانە و مەلا حەمدوون ئیتر منتیقەیە تقریبا وڵا شاعیر و پیاوی باش و پیاوی بەرز و هەمە ساڵح و پیرەمێرد خۆی و ئیتر ئەوانە ژەو جەماعەتە لەو بەرەوە لە مزگەوتەکە شێخ بابا عەلی تەکیری و شێخ نووری کوڕی و شێخ بەهادین کە کوڕی شێخ نووری سکرتێری حیزبی شیوعی و ئەمانە مەجموعەیە بوون کە خەڵکی تەرکیە بوون زوو هاتبوون لە سلێمانی ئەلەم ناوە خانویان گرت بوو خانی خۆشیان نەبوو بە زۆربیان کرێچی بوون ئیتر وەڵای گەڕێکێکی خۆش و دەستەکانی تۆ خۆش بێ هاتینەوە بۆم گەڕەکە و بە یادەوەری جاران پریام خانۆ بمایە و بمان بینایە بەڵام بەداخەوە بۆ هیوای ئێستش بتوان فرێ و بەشەی بکەون و بتوانن شتێکی جوین لێ دروست بکرێ مامۆستا من پێم خۆشە بێکۆ هەر پیاسەیشی ئەم گەڕەکەکەین و بێکۆچین بۆ مەکتەبی مەحوی قوتابخانەی مەحوی ساڵانێکی زۆر لێوە بیرەوە هەندێک یادەوەری و ئەزمموی مامۆستایەتی واسەکەین با بێکۆ بڕێن فەرموو مامۆستا سەلام هاتینە قوتابخانەی مەحوی لە ڕەتیکێکێک لە قوتابخانە دێرینەکان شاری سلێمانی و ساڵانێکی زۆر هەر بووکو بیناش کە دروست کراوە تۆ لە سەرەتایی پێما بێ هەر ساڵانێک لە مەکتەبە خوێندوتە بەڵام بیناکەی لێرە نەبوو لەسەر جادەکە بوو 34 ساڵیش لێرە مامۆستابی پێما بێ لە 1970ەوە
هەتا کاتی خانە نشین لە 2021 لێرە بووی بۆ یادگارێکی زۆر لەم قوتابخانە هەیە پێمان خۆش بوو بینە ئێرە جارێکتر بە یادی جاران پیاسەیەکی پۆلەکان و قوتابخانەکە بکەین. من پێم خۆشە باسی ئەزمموی مامۆستایەتی تۆ بکەین دوای ئەوەی لە خانەی پێگاندنی مامۆستایان با بڵێن دەرئەچیت هەمان ساڵ هەر لە 1970 یەکسەر دامەزرێت. یەکەم دامەزراندن لەکوێ بوو؟ یەکەم دامەزانم لە دەیکانی هەنا لە قەرەداغ 2 ساڵ لەوێ بوو. هەر خۆت بوو مامۆستا لێ؟ خۆمەتەنیا مدیر مامۆستا پەڕاشیش پەڕاشیشم نەبوو تا 1 ساڵ. چەند تەلەبەتە بوو؟ 26 تەلەبە یەکەم جار هەر پۆلی یەک مەکتەبەکە فتح جدید تازە کرا دوو هۆدەوەی وانە بوو. ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەی کە لەکانی هەنارەبی پێم وابێ ئەمەکانی هەنارە و لەسەر بەردێک وەستاوم و ئەوە دیکانی هەنار باسی ئەوت کردوتە هەر خۆم لێ مامۆستا بوو یعنی سەربانی نەکەش گڵ بوو پێ بوو سەربانەکەش بجێڕی و بەفرەماڵڕا سەربانە گەڕا دەردەسەری زۆر بۆ ساڵانە بەڵام خەڵکی گوندەکان میوان دۆست و زۆر باش بوون ڕێزی مامۆستایان زۆر لەلا زۆر بەڕێز کاراسانیان بۆ کردو. ئەمەش تۆ قوتابیەکانتن پێمان بێ هەر ئەو ساڵانەیە 1970ەوە بڵێ ئەو کۆمەڵی قوتابی ئەو مەکتەبە لەکانی هەنارە لەکانی هەنار 2 ساڵ لەوێ بووی دوایەوە نقڵبووی بۆ شو واژە لەو لا قەڵاچوانانە لە قەرەداخەوە بۆ شار باشە بۆچی وا دوورکەوتیانی نقلەکەت بۆچی؟ وەڵڵا هەر حەزم کرد بگەڕێم یعنی لەیەک شوێن نەمێنمەوە حەزم لە شارباژێڕیش بوو تم با لەوێش ماوەی لەوێ بین بزانین چێ بێت. ئەبە وێنێژی تۆ قوتابیەکانتن پێکەوە لە گوندی واژە ئەوە مامەسایشم لەگەڵا بخوا ئەفریقا ئەمەیانە و مامەسا سابیر ئەوە فاتی کردووە ئەمەش مناڵەکانی واژە ساڵی هەشتایە. ئێستا و مناڵانە هەموو گەورن و هەرێکە لە خوێندنیان تاوا کردو لە ماڵ و حاڵ. لە دوای واژە دوای ساڵێک لە واژە ئیتری گیران بە عسکەر چەند ساڵ عسکەر بوویت سەربازی کرد بە عسکەری و فیلاری دەمانگ بۆ 11 مانگ ئەوەم پێچوو زۆر نەبی دواتر دامەزرێتەوە بە مامۆستا چوویتە گوندی یەک ماڵە شومە یەک ماڵە بڵێ لە حەبەی 183 بۆ یەکەم جار ئەمرم بۆ دەرچۆ چوومەوە دێ یەک ماڵە ئەو دێش داخرا بوو مامۆساکەی گیرا بوو بە عسکەر هەر برادری خۆمان بۆ عسکەر بوو من چوومە جێ ئەو ئەمە ژوێنێکی تۆ قوتابیەکانتە نەم جاریان لە گوندی یەک ماڵە وێنەیەکی زۆر زۆر جوانە بەڕاستی ساڵی 83 تەلەبە قوتابیەکانی یەک ماڵێ و ساڵی 83 مامۆسای تر لەگەڵ بوو لەوێ یەکەم جار تا خۆم لێ بوو ساڵێ دوایەوە ئەوش تەسریح بوو بۆ مامۆسای هاتەوە لای من بووین بەدوان مامۆسای ئیسماعیل ناو چیت ئەوە تۆ مامۆستا تۆ لەوێ من لێ وڵا لادێ ناڵم هەموومانەوت هەموو شتێک بەشمانە کرد مەسە مامۆسایکە هاتە لای لە پێشەوە منە خۆم هەمووی مەوتەوە هەچی بابەت هەیە بەزەو کە هات بۆ لام لە عسکەری ڕزگاری بوو بەشمان کرد نیوە بە نیوەمانوتەوە تا پۆلی 6مان هەبوو لە یەکەوە تا 6. ئەم وێنەیە وێنێکی زۆر جوانە بەڕاستی ناو پۆلەکەیە کە بە قورس واخدراوە و دەختەکان و 3-4 تەلەبە لەسەر یەک ڕەحلە ینی کچ و کوڕ بێکەوە دانیشتون وێنێکی زۆر زۆر جوانە بەڕاستی خوێندنی ئەو ساڵانە ئەوە ساڵانە کە هەر خۆم بووم ئەو ساڵی یەکەمە پۆلی 2-3ەوە ئەمیش ساڵی 83 ئەم وێنێ شەرتە و چەند قوتابیەکن پێم خۆش ئەو وێنێش پیشان بەم هەر گوندی یەک ماڵەیە مامۆسای سوتفەی ئەو خوێندکارانەتە نەکردو توی سە ئەولیا مناڵن ڕۆژێک لە ڕۆژانی سەتەوەن هەمیان گەورە بوون سوتفیان ئەەکەم جار بەس بەخوا ئەوان منە ناستەوە من ڕاستە تەوان مناڵ بوون ئەو کاتانە ئەیان بینم بڵێ کۆمەڵێک تەلەوەی کەمتان لەگەڵایە بەڵام دوو پۆلن پۆلی سێم و پۆلی چوارم ساڵ 84 ئەوە ئەو مامۆسای ئیسماعیلەیە کە لە فەقیرە لە سوید وەفاتی کرد ئەمەش یەک ماڵە ڕۆحی شاد بێ. ئەم وێنەیەش هەر وێنەیەکی یەک ماڵەیە بەڵام ئەوانی چێن لەگەڵ ئەوەی تەنیشم ئەمان مامۆساتەهایە ئەمان فڕاشمان بوو ها مردوو ئەمە بەس ئەوە مامۆساتها شکرد ماوە برادەرمە بەڵێ ڕۆحی شاد بێ. ئەمەیان ئەمەش هەر پێم وابێ هەر ئەو ساڵانەیە کە لەوێ مامۆستا بووی هەشتا ئەوە هەر من و ئەو مامۆستا ئیسماعیل و مامۆساتەهایە ئەوە مامۆستا ئیسماعیلە کە لە وەفاتی کردو تا کەی تا ساڵی چەند لە یەک ماڵە مایتەوە؟ 85
83 بۆ 85 83 84 85 کۆتایەکەی نەقل بووم بۆ زرگوێز زڕگوێز لە زرگوێز دوو مانگ مامەوە تێچوو یەکان سووتان 85 دەی زرگوێز سووتان حکوومەت سووتانی حکومەت سووتانیەوە زرگوێز دوو زرگوێز زرگوێزی بچووکێ زووگێزی گەورە گەورە هەیە بەڵێ ئێمە لە گەورەکە بووین 12 مامۆستا بووین هەمومانیان تەوزیع کرد بۆ ناو شار من بەر مەکتەبی بابان کەوتم لە سەوڵەکە هاچاڵەکە تەنیش مزگەوتی ڕەشید ئەیتر ساڵە لەوێ بووم وڵایی لە خۆم حەزم لە ناو شار نەبووتم خواچمە و لادێ ئالیزەیەکمە وتیان کوێ دەوتم هاتم بۆ ژاڵە وتیان بڕۆ بۆ ژاڵی سەجاد نزیکی سلێمانی بەڵێ ساڵێکی لێ وڵای وێش سووتە نازەمتر بۆ قوتابخانە زۆر گۆڕیواجی زۆر شوێت بەڵێ بەڵێ پێشتریش پێشەوەی تەعین بەمەوە بیر نەچێ مانگۆنیوێ لە خراجانیش دەرسمەوە ئەو برا گەورەیە مامۆستاتەها لەوێ مامۆستا بوو من خۆم لە سلێمانی تەطبیقمە کرد ئەخە متەبیق مانگۆنیەک لە مەکتەب تەطبیقەکە کرد من وتی ئەوە بۆ نایی لەگەڵ من مانگۆنیوەش بۆ خۆ لەوێ ئیسفادەکەی مەکتەبی تەطبیقەکەم هەموو ڕۆژە نیوەڕوان بوو ئەویش بەیانانە چوو بۆ خراجان وڵای لەگەڵی چوم ئەو مانگۆنیوش لەگەڵەوە دەرسمەوەتەوە یەکەم دەرستنەوەم لە لادێ لە خراجان ئیتر لە دوای ئەو ژاڵێش تاریخی لەو بەروارە 27 نۆی 1970 من نەقڵمەتە ئەم مەکتەبە هەتا 2020 کە تەقاوت بوو لە 1970 کای تۆ سلێمانی مەکتەب نەگۆڕی یەک مەکتەب نەچوو ناوەڵا نەمگۆڕی ماڵیشم لە ئاقاری بوو بە پێش هاتم بۆ ئێرە پێم خۆش بوو ئێتر کۆمەڵی مامۆستای باشی لێ بوو بەڕاستی بۆچی شوێنی مەکتەبەکە ڕێکوپێ و ستافێکی باش لە گەڕێکی خۆتان نزیک و نزیک و مامۆستای چاک و مامۆستای باش مدیری چاک و معاونی باش ئەمەش کۆمەڵی گوێنەی دیارە تۆ ساڵانێکی زۆر لەم قوتابخانەیە بی کۆمەڵە گوێنەی ستافی ئەم قوتابخانەیە لە ساڵانی جیاوازە تەمەنەما وێنەیەکی ستافی ئەم قوتابخانەیە کۆمەڵێک مامۆستای بەڕێزی تیای ساڵی 90ەکانە ئەمە چێن ئەم ستافە مامۆستا ئەمە با سەراحەت پێ بڵێم ئەلێرەوە ئەگەر ئەوە مامۆستا حەسەنە باوکی بەرهەم گۆرانی بێژە وفاتی کرد فەقیرە ئەوە مامۆستا حەڵەبجەیە مردووە ئەوە مامۆستا عوسمانە مردووە ئەوە مامۆستا شێعریە مردووە ئەوە مامۆستا ئەنوەر شکورە مردووە ئەوە خۆمم ئەوە مامۆستا ئەحمەد ماوە ئەم مامۆستا هیوایە مردووە ئەو مامۆستا شیرینە خوشکی شەهید بێستون مەلا عومەر ئەوە مردووە ئەوە مامۆستا ئیسحاقا مەسیحیە مردووە ئەوە مامۆستا ڕەسوولە ماوە ئەوە بورهانە ماوە ئەوە ماوە ئەوە تەهای مامۆستا تەهای برامە ئەم دوانە بەخوا ناوەکانیان باش نازانم ئیترەوە تەقریبەن ئەوە یەک دوو کچنی ئەمە ڕووناکی ناوە سافێکی جوانە 9 ساڵانە لێرە ئەوە بڵێ چێ مدیر بۆ کاتە مامۆستا نۆر مامۆستا مدیر بڵێ مامۆستا حەسەن معاون بوو ئەو هەر ئەم حەوشەیەکە ئێستا ئەمەیلی هەر ئەم ئەوەتە هەر ئەم حەوشەیە ئەمە ژوێنەیەکی تری کۆمەڵێک مامۆستای بەڕێزە ئەوەی کە من تیای نامناسمە مامۆستا ڕێژاوی تیا لێرە ڕێز و خوشویستیمان بۆی هەیە ئەوە شەر عینش مەجموعی مامۆستای ئەمە ڕۆشنایە ئەمە هەر ستافی ئەو ساڵانە 90ەکانن تقریبان بەێ ئەم وێنێش ساڵی 2000 خۆشە پیشانی بەم 26 ساڵ پێش 25 ساڵ پێش ئێستاە خۆمم لەگەڵ مامۆستا ڕێژا و ئەو مامۆستا تەژانە ئێستا مشریفێ ئەوەی ئەم لای ڕێژاوە ساڵی 2000 بڵێ ئەم وێنێش زۆر کۆن نییە تقریبان 2010 ستافی مامۆستانی ئەم قوتابخانەیە بڵێ ئەمەش ئەو مامۆستا عوسمانە و کچەکەیەتی ئەو مامۆستا ڕۆشنایە ئەو مامۆستای وایە مردوو خواکەکە ئەو خۆمم ئەوە تارایە ئەوە مامۆستا تارە مامۆستا ئەحمە ئەوە تەژانە ئەمەی ئەم سەری ئەم سەر ئێستا ماڵی لە هەولێرە سد ئاشیناوە خێزانی مامۆستا هەڵگوت هەبوو ڕاضی بوو خێزانی ئەوە ئێستا لە هەولێرە ماتعامی هەیە ئەمە ستافێکی تری ئێرن کە ئەو کاتە دوای مامۆستا نۆشکر مامۆستا ئەحمەد مۆریاسی پێما بێت بۆ بەڕێوەبەری قوتابخانەیە ساڵانێکش ئەو لێرە بوو بڵێ 5 ساڵ لێرە بوو ئەوەش کۆمەڵی مامۆستا و ئەوە ئەنوەر شکوریشتە ماوە لە حیات هەیە ئەسنی گیراوە بەڵێ زۆر ڕاست ئەم وێنەیەش هەر وێنەی ستافێکی مامۆستایانی قوتابخانەی مەحوین دیارە وێنەکان زۆرن بڵێ ئەوە ئەمەی تەنیشیان ئەمە برازای سارە عەزیزە ئەم کچە ئەمانەتە مامۆستا شێعری مردووە تارایەوە خۆمم ئەوە ناوی شوانە ئەوە سەرتیپە ئەوەش ڕێژاوە
ئەمەش ساڵی 1990 لە دوکان گرتوتانە ئەمانە شێن لەگەڵ ئەمە تەمام سەیران بووڵاوە ئەمەی ئەم لایەن ئەمە مشری بوو مامۆستا کەمال ئەوە خۆمم ئەوە مامۆستا ساڵحەوە مامۆستا ئەحمە ئەوەش ئالی نابوو معاون بوو ماوەیە ئەمە دوکانە و نەورۆزە نەورۆزی 98 بەڵێ وێنێکی جوانەمە ژوێنێکی بە گروپ هەموو مامۆستاکانی ستافی ئەم قوتابخانەی تایە مامۆستا عوسمانیشی تایە کە لێرە ڕێز و خۆشویستیمان بۆ هەیە ئێستا بەڕێوەری ئێرە و هاوکارمان بوو ئەمڕۆ لە بەرنامەیە حەوشای گیراوە تا هەموو بەیەکەوە ئەوڵا ئەمەش هەمووی ئەوانە ڕێز و خۆشویستیمان بۆ مامۆستایان مستافی ئەم قوتابخانەی هەیە بەڕاستی جەنابی ساڵانێکی زۆر لێرە خزمەتی کردی بەڵام لە ساڵی 2001 خانە نشین بەڵێ 2021 من خانشین لە دوای خانە نشین قەت هاتیتەوە بۆ ئێرە زۆر جار سەریانەیە وەلای مامۆستاکان مستافان کە لەگەڵ تۆ بوون دانیشتم لە ژووری مامۆستاکان چمەتە لای کاوسمان چەند جار دانیشتم ساڵی دو سێ جاریم ساڵێ دوو جار سێ جاریم ئەرەوەڵا لەبیر ناکرێت ساڵانێکی زۆر لە شوێنێک بیت 4 ساڵ ستافێک و ئەجا قوتابی زۆریشمان پێگەیانەوە ئێستا تەلەبەم هەیە دکتۆرە ئەمە مهندیسە هەمە مامۆستایە هەمە مدیرە هەیە موظفە ئیتر ئەنوا هەموو نوعێکی تایە زۆر ڕاستەوە درێژی مامۆستاجان ئێوەکو ماڵ مامۆستا تاکەی لە قاوەخانەی سەرچیمەنمانەوە تا 82 لە 1982 ئەو خانۆمان کڕی لە قاڵی باوکم خواعافوکە کڕی ئیتر ئەمەمان نا بەکرێ خانۆکەمان لە ناو کۆڵانەکە دەرناچێ بەس خانۆکە گەورەیە 110 مەتر مربعە ئیتر کە ئێمە ڕۆشتین ئەو یامان بەکرێ دەست خۆش بە کۆمەڵک وێنەی ئەم ساڵانەیە خیرم لای بە پەلەسەری هەنیشانەکەین بە تایبەتی ئەمە وێنەیە کە ساڵی هەفتانەوە لە بەغداجی چێن ئەوانە مامۆستا ئەمان ئەبوو بەکری ڕەفیقمە ئەبوو بەکر محەممەد شەریف ئەوە خۆمم ئەوەش پورزامە ئەوەی ئەولایەن پورزامە ئەوە برادەرمە ڕەفیقمە کاک بەکر محەممەد شەریف ساڵی 88 شەوێکی عقاری ئەوانە چێن لەگەڵتان خانۆکە عقاریتان ئەوان خانۆکە عقاریمان ئەو دوانە برازامن ئەوەشان بەشی برا بە برا ناوجەکەمە ئەوەشان خۆ بەڵێ ئەم وێنەیەش پێ بە بەکاتی نان خواردن شتی وایە کورسی جاران و سفرەی جاران ئەو ئامۆزایە مەرەوەڵا نانی وازەم ئێوارەی خۆن کێنەوانی تریان ئەوە یەکیان ئامۆزامە کاکتایە ئەوە ژنەکەیەتی ئەوە منم ئەوەش بەشی برامە ئەمە ێنەیەش لە ناو مەتخلەکەی خانۆکی عقاری جاران وێنەیەکی کەشخە و قۆزی جاران ئەوسا گەنج بوو ئێستا شەر گەنجی مامۆستا ئەم وێنێش دانیشتنی شەوانی جارانی سلێمانیە ئەوەش هەر ماڵی ئەو ئامۆزایەمە ئەوە سیوانی پورزامە ئەوەش بەشی برامەوەش منم ئەم وێنێش شوێنێکی بەغدایە بڵێ ئەمە کۆتای هەفتاکانە ئەوە 79 بڵێ ئەوە لەگەڵ سێ برادەری کا وشتین بۆ بەغا هاوینانە چوین هەفتێکە ماینەوە لە بەغا پێشژن بێنماوە هەفتێکە ژنێنە ئیتر نەچوو هەندێشتیا خۆت لە 96 بەغام نەدیوە 96 ساڵ من بەغام نەدیوە ئەم وێنێش وێنێکی ئەمە هەر ناو ئەو حەوشەی خانۆ گەورەکەی ئەو خانۆ گەورەوە برازامە تۆزە حەزم لە جووت کومریشک بووە جوچێکم لە کۆشە ئەوش خۆن وێنەیەکی زۆر جوانە وێنەکان زۆرن بەڕاستیم دوایین وێنەکە ئەمێ لەم بەرنامەی پیشانی بەم خۆی کە بۆ یەکەم وێنە پیشانمان بە وێنێکی زۆر مناڵی تۆیە تەمەنی مناڵیتە ئەم وێنە کە داخل کراوم هی قوتابخانە یەکی سەرەتایی ئەو ڕسمەیە ئەوەی تۆماری گشتی قوتابخانەکە ئەوەی نەکەیەوەڵا تۆمارێ ڕاست دەستەکان خۆش بێ مامۆستا ئێمە ڕۆ زۆرمانومان کردی هیلاکمان کردی بە هیوای تەندروستی باش بۆ جەنابێت بە هیوایی هەمیشە تەندروست باش بی بەردەوام بی لە خزمەتەکانت تۆ بنەماڵەکەتان بەڕاستی ناوێکی دیارن هەمیشە جێگەشان نازین بۆ هەموو لایەک دەستەکان خۆش بێن خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان